لا شاری ئەولێر و لە یاریگای زانکۆ لە کەشێکی ساردوو بە ئامادەبوونی هەندێکی زۆر خولی هەندرانی یاریگا بە کۆتایی هات. خولەکە بە بەشداری نزیکەی 100 تیپی میلی بوو لە یاریگای بچووکراوە. تیپەکان لە ناو شاری هەولێر و دەوروبەریشی بەشدار بوون. نزیکەی 100 یاری لە خولەکە ئەنجام درا و 400 گۆڵی تێتا تۆمارکە. لە یاری کۆتاییش تیپی زۆسک و برایەتی بێگەشتن. لە نیوە یەکەم سەرکارتوانی گۆڵێک بە تیپی زۆزک تۆمارکە و محەممەد ئەحمەدیش ئەنجامەکەی یەکسان کردووە. لە نیوەی دۆمیش هیچ گۆڵێک تۆمار نەکرا و یارەکە بە لەدانی یەکلاکەرەوە لە خاڵی سزا بە کۆتات و بەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە ستودی تیپی زۆزک کۆتایەت و بوونە پاڵان. دوایرەکەش خەڵاتە جۆرا جۆرەکانی خولەکە دابشکران و جامی پاڵانتەکەش بەردوو تیپ یەکەم و دووەم بەخشدا. خولێکی ساڵاتی وەرزیە مانگانەی ناوەند و سنوورەکەمانە کە بەردەوام ساڵانە ئەو خولانەمان هەیە. ئێمە وەکو گروپی نەورۆز سەرپەرشتیاری ئەو خولەمان کرد. خولەکە پێکات بوو لە 100 تیپ بەشداری ئەو خولێ کرد لە سنووری خۆمان و سنوورەکانی دیکەی هەولێر و چەند تیپێکی دەوروبەری هەولێریش تێدا بوو. مەبەستمە لە چالاکیەکانی ئەو سنوورەوە بەردەوام کە چالاک دەکەینەوە پێگەیاندنی یاریزانانە دانەبڕانە لە وەرزش کۆبوونەوەی برادەراتی و خۆشەویستیە. خولەکە گەرم و گوڕی هۆکارەکە یەک لە هۆکارەکانەوە خولەکەم بەناوی هاندەر کردەوە چونکە ئەو یاریگایە بەردەوام هاندێرێکی یەکجار زۆر لێ چونکە ئێرە بۆتە سنتەری شار ینی سنتەری شاری هەولێر لە وەرزش وەکو وەفایەک بۆ ئەوان خولەکەم بەنای ئەوان کردەوە سپاسیان دەکەم کە ئەمڕۆ وەڵامەکەیان دامە و ئامادەیەکی یەکجار زۆریان هەبوو. بەڕاستی لۆمە دەستکەوتێکی بە نرخ بوو زۆر چکە ناوە هەمە هەندەر و بازارە هەندەری هاتێ لێکوانە دڵخۆشیش زیاتر بوو لۆمە هەندی ئەوەی داینکەوا ببینە پاڵەوەنیش پاش ئەوەی پاش چەند شوبنیایی و پێشنیایی ئەو جارە توانمان بگەنێ نیایی و توانما کاسەکەش بین زۆر دریشمان خۆشە ئینشاڵڵا بەرداوامیش دەبینە سەر ئاستەی